سیروانی نوێ یەکەم هەنگاوی بۆ پارێزگاریکردن لە نازناوی خولی نایابی کوردستان بە سەرکەوتووی تێپەڕاند. لە میانی هەفتەی دووەمی خولەکە یانی سیروانی نوێ لەسەر یاریگای ئاشتی و بەڕەنگی پرتەقاڵیەوە میوانداری لە یانەی دهۆک کرد. تیپەکەی ڕزگار عەلی تەنیا 19 خولەکی پێویست بوو تا ئەوەی خۆی بە گۆڵی دهۆکیەکان بگەێنێت و تۆڕی گۆڵی ئەو یانەی لە ڕێگەی ئاکار عەبدولحەمیدەوە هەژاند و پێشکەوت. سەرنجامیش ناونیشانی گێمی یەکەم ئەو تەنیا گۆڵەی کاپنەکەی سیروانی نوێ بوو. هەرچی گێمی دووەم بوو دهۆک باشتر هاتنەوە یاریگاوە و فشارەکانیان بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە زیاتر کرد. لە بەرامبەردا نوێنەرەکەی شاری سلێمانیش تا ئەندازەیەک شابیەوە یاریگای خۆی بە درێژایی 90 خولەکی یاریەکە ڕاهێنەری سیروانی نوێ هیچ گۆڕانکاریەکی لە یاریەکەدا نەکرد. سەرکەوتوش بوو لەوەی بەو تاکە گۆڵی ئاکار سەرکەوتن دەستە بەرکات. و بڵێ لە مستەوە ڕازی بووین چکە خۆت زان یەکەم یاری دەوری تۆزێ زەحمەتە بەڕاستی یعنی ئەمانتوانی نەتیجەکە باشتر باشکە یەک دوو هەلی زۆر ئاسانمان نەدەزا بە زۆکەوەی بڵین ئاست لە سەداسە لێ ڕازی بووین لێ ڕازی نەبووین شەڵا بتوانین ئەو کەم و کورتی کە لەم یاریە هەبووە بتوانین بۆ یارەکانی تر چارەسەریکەین بەس بیرمان نەچێ ینی ئەمە هەفتەیە پێش ئەوەی کە ینی ئەم یاریە بکەین بەداخۆ یاری خودیە باشترین یاریزانمان تووشی پێکان بوو یانیەوە بەڕاستی کاریگەری هەبوو هیچ مەجالی تعویزمان نەبوو ئیتر سپاس بەخوا و یاریزانانی ئەو یاریزانی کە لە شوێنی ئەوداماننا توانی موفق بێت و گۆڵیشکە ئینشاڵا لە یاریەکانی ئایندا هەم بە ئاست و هەم بە ئەنجام باشتر دەرەکەوین. پیرۆز بوو بۆیانە سیروانینی مەلگەلتیمەکەت کرد قارەمانە خۆ لە کوردستانە پارساڵ بووە باشترین یاریکەر هەبووینە باشترین ڕاهێنەر هەبوویان پیرۆز بوو بووانە و شانسێکی باشتر بمە بۆ یاریت بێت تۆ پێ وهایە بەڵێم هەر ئێستا پێشمان گوت ینی تیمە ڕاستی ئەو خیبرە و شەرەزایی نینە یاری لە دەرەوە یاریگەی خۆ بکەن و بەدیلمان ژینیە پڕاستی ینی گۆڕین بکەین ئەو یاریزای شەرەزەمانیەک و یاری بگۆڕێت شتێکی ئاساییە پڕاستی بەنسبەت وەکراهێنەر شتێکی زۆر ئاساییە ینی بدۆڕێم دو یاری بدۆڕێم چونکو تیمم باش جەهەز نەکردیە پڕاستی و زۆر خۆمەدەمان کردە بۆ خۆل بەس هەرچاو بیت یاری بۆ یاری باشتر بێت دەستپێکی خۆل سێ خاڵی گرنگ دەستمان بینە ئەم یاریە سێ خاڵ لە دەستدا ئینشاڵڵا یاری بێت تعویض بکەین و باشتر خۆمەدە بکەین. بەو بردنەوەیە سیروانی نوێ بووە خاوەنی یەکەمین سێ خاڵی وەرزی نیوە و لە یەکەمین یاری ئەم وەرزەی خۆیدا بردنەوەی تۆمار کرد کە هەفتەی ڕابردوو یاری ئەنجام نەدابوو چاوەڕوان بوو. لە بەرامبەردا دهۆک لە هەفتەی یەکەم توانی بووی سێ خاڵ کۆ بکاتەوە لە مەفتەیەش یەکەم شکستی لەسەر دەستی سیروان نۆش کرد. مەروان تاڵب، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.